ناشرینترین ئافرەت لە جیهاندا بە شێوەیەکی سروشتی خوددا هەموو مرۆڤێکی بە جوانی دروست کردووە. زۆرێک لە مرۆڤەکان جوانی مرۆڤ دەبەستنەوە بە جوانی ڕوخسارەوە، بەڵام هەندێک جار هۆکارێکی تێکچوونی جینی دەبێتە هۆی ناشرین بوون. ڕەنگە ئەمەی دەیڵێین بۆ ئەم ئافرەتە ڕاست بێ کە چیرۆکەکەیتان بۆ باز دەکەین. ئافرەتێکی تابڵەی شۆخ و شەنگ و جوان، بەڵام لە تەمەنی 32 ساڵیدا تووشی نەخۆشی گەورەبوونی بەشەکانی جەستە دەبێ کە نەخۆشیەکی جینیە. بەو بۆنێشەوە لە جوانترین ئافرەتەوە بوو بە ناشرینترین ئافرەت. ماری ئان بیڤان لە ساڵی 1974 لە بەریتانیا لەدایک بووە، بربژێر کرا بۆ وەرگرتنی ناشرینترین ئافرەتی جیهان. خەڵاتەکەشی ڕەت نەکردەوە و وەریگرت. خەڵاتەکە بریتی بوو لە $50. لە پێناوی سەرپەرشتیکردنی مناڵەکانیدا خەڵاتەکەی وەرگرت. دواتر هەرچەندە خۆی پەرستار بوو لە بەریتانیا، بووە ئەستێرەی سێرک بۆ ئەوەی ببێتە جێگای پێکەنینی خەڵکی. هەموو ئەو گاڵتە پێکردانە و ناشرینترین وشەی قبول کرد، تەنیا لە پێناوی بەخێوکردنی مناڵەکانیدا با سەربەرزی. لە یەکێک لە نمایشەکانی سێرکدا ماری لە ساڵی 1933دا گیانی سپارد و بۆ هەتایە چاوی لێکنا. ئایا لای تۆ ماری هەر ناشرینە یان جوانترین ئافرەتە؟